هاوڕێیان ژام کاتتان باش. لەم بەشەدا پەیوەندی هونەری فۆتۆگرافی بە هونەرەوە بە شێوەیەکی گشتی و بە فەلسەفەوە تاوتوێ دەکەم. هونەری فۆتۆگرافی هەم لە هونەردا بە گشتی ڕێگی داکوتاوە، هەم لە فەلسەفە و لە زانستە. من ڕێبا فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاستان دەکەم. گەر سەبسکرایب بێم کەناڵە بکەن، لایکی بکەن، لینکەکەی شێر بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن. ئەمانە هەمووی هاندەرم دەمن لە بەردەوام بووندا. وێنەکانی ئەم بەشە هەموویان خۆم گرتو من. ئەگەر وێنەیەکم نەگرتی بێ لە بەشەکەدا دەرەکەوێت. هونەری فۆتۆگرافی لای من سێ کوچکەیە. یەکێکیان چۆنێتی بەکارهێنانی لێنز و لەشی کامێرەکە خۆیەتی. ئەمە زۆرتر بابەتێکی تەکنیکیە، ئەتوانین بڵین لە زانست و تەکنۆلۆجی نزیک دەبێتەوە. بەشەکەی دی هونەرە، هونەری فۆتۆگرافیە کە دیارە ئەگەر نزانین کامێرە بەکاربێنین، ئەگەر نزانین لێنز بەکاربێنین، ناتوانین هونەرەکەمان بەرجەستە بکەین. هونەری فۆتۆگرافیش ڕێگی لە هونەری وێنەکێشان و هونەرە بەگشتی هەیە. کوچکەیەکی تری فەلسەفەیە. هونەر بەگشتی لەگەڵ زانستە هەردووشیان ڕێگ و ڕیشیان لە فەلسەفا داکوتاوە، بۆیە زۆر بە کەڵکە بێت ئەگەر بتوانین لە فەلسەفەش تێبگەین. لەم وێنە ساکارەدا کە وێنەی هەرەمێکە، پەیوەندی هونەری فۆتۆگرافیم بە هونەر بەگشتیەوە لەگەڵ فەلسەفە و زانستە داڕشتووە. بەردی بناغەی هونەر وەکو لە وێنەکەدا دیارە فەلسەفە و زانستە. دیارە فەلسەفە و زانست تێکەڵ بوون لە سەرەتایە، دەکرێت هەر پێ بڵێین فەلسەفە، بەڵام من جیام کردوتەوە. بەردی بناغەی هونەر بوون. فەیلسوفەکان جا ئەوانەی ڕۆژئاوا بوو بن کە لە یۆنانەوە دەست پێکە، یان ئەوانەی ڕۆژهەڵات بوو بن وەکو لە هەندستانەوە دەست پێ بکەن، هەموویان پێکەوە بۆ چوونی تایبەتیانە بۆ دەربارەی هونەر، دەربارەی کاری هونەری مرۆڤ. جا ئەوانە بێکە لە سەر دیوارە شکەوتەکان کێشراون، یان ئەو ئامراز و ئامێرانە بێ کە بۆ جەنگ بەکارهێنێناوە، بۆ ڕاو بەکارهێنێناوە، یان بۆ ڕازدانەوە و جوانکردنی ژیان. بەڵام وردە وردە هونەر لە فەلسەفە جیا بێتە و ئەبێ بە بابەتێکی سەربەخۆ بۆ خۆی. هونەری فۆتۆگرافی دیارە تەمەنێکی زۆر کەمی هەیە، دەکرێت بڵێن نزیکەی 200 ساڵە. ڕێگ و ڕیشەی هەم لە فەلسەفا هەیە، هەم لە زانستە هەیە، هەم لە هونەرە هەیە. بەڕاستی تێکەڵێکە لە هەمویان. جا بۆیە تێگەیشتن لەم بابەتانە هەمووی پێکەوە هاوکارمان دەبن بۆ ئەوەی کە بین بە فۆتۆگرافەرێکی هونەرمەندی باشتر. وەک چۆن نووسەرێک دەبێ بزانێ قەڵەم چۆن بەکاربهێنێت، وەک چۆن نووسەرێکی ئەمڕۆ دەبێ هەموو کونوکەلەبەرێکی بەکارهێنانی کۆمپیوتەر شارەزا بێت بۆ ئەوەی بتوانێ دەقێکی هونەری بنووسێت. ئاوەهاش فۆتۆگرافەر پێویستە کونوکەلەبەری کامێرەکەی و لێنزەکەی یا لێنزەکانی شارەزا بێت. ڕاستیەکەی کامێرەی ئەمڕۆ گەلێک ئاڵۆزە و وەکو کۆمپیوتەرێکی پچکۆلە وایە بەدەستمانەوە. ئەمە مانای ئەوە نییە بەکارهێنانی ئەستەمە، نەخێر، بەڵکو ئەبێ هەوڵ بدەین لەگەڵیدا بۆ ئەوەی بزانین فەنکشنەکانی ئەم کامێرەیە چۆن کاریگەرە بێ لەسەر وێنەکانمان. ئەگەر نەتوانین کامێرەکە بەکاربهێنین، وەکو وایە نووسەرێک بیوە بنووسێ و بەڵام نەزانێت چۆن قەڵەم بەدەستیەوە بگرێت. پێشتر باسی ئەم بابەتەم کردو و جارێکە ناچمەوە سەری. دیارە لە بەشەکانی داهاتووشە ئەم بابەتە زیندووە و ئەگەر باسی فۆتۆگرافی بکەین لە لێنز و کامێرە قورتارمان نابێت. زۆر بە کورتی پەیوەندی لە نێوان هونەری فۆتۆگرافی و هونەری وێنەکێشاندا تاوتوێ دەکەم. ڕەنگە پەیوەندێکی ڕاستەوخۆ لە نێوان
لە قەجیاوازەکانی هونەردا نەبێت، بەڵام گۆڕانکاری یا پێشکەوتن لە یەکێکیاندا کاریگەر دەبێت لەسەر هەمووانی دیکە. کە نزیکەی 200 ساڵ لەمەوە پێش فۆتۆگرافی داهات، کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر وێنەکێشان هەبوو. هەروەها وێنەکێشانیش کاریگەریەکی دیاری لەسەر فۆتۆگرافە بوو. فۆتۆگراف توانی بازاڕێکی زۆر گەورە لە وێنەکێشەکان بسەنگێتەوە. ئەو بازاڕەش بە تایبەتی بازاڕی پۆرتڕیت بوو. پێشتر گەرەیکێ بیویستایە پۆرتڕیتی خۆی یا پۆرتڕیتی خێزانەکەی بکێشێت، داوای لە وێنەکێشێک دەکرد. ئەمەش تەنیا دەستەبەر بوو بۆ چینێکی کۆمەڵایەتی باڵا. هەموو کەسێک نەیدەتوانی یان لە ڕووی داراییەوە دەرامەتی نەبوو بتوانێت وێنەکێشێک بەکرێ بگرێت. کە کامێرە داهات، کارەکەی هەم ئاسانتر کرد، هەم بازاڕەکەی گەورەتر کرد، چونکە وێنەگرتن زۆر هەرزانتر بوو تا وێنەکێشان. زۆربەی چینە کۆمەڵایەتەکان دەیانتوانی وێنەیان بگیرێت. ئەمەش کێبڕکێیەکی توندی لە نێوان وێنەکێشەکان و فۆتۆگرافەکانە دروست کرد کە زۆرتر کێبڕکێیەکی ئابووری بوو، بەڵام هەڵبەت لە هەموو بوارەکانی دیکەدا ڕەنگی دابوو. وێنەکێشەکان ددانیان بۆەوەدا نەدەنا کە وێنەگرتن هونەرە. ڕاستیەکەی تاکو سەدەی پێشووش، تاکو شەستەکانی سەدەی پێشووش فۆتۆگراف وەکو هونەرێک یا وەکو بەشێک لە هونەرە جوانەکان نەناسرا. پاسای وێنەکێشان ئەوە بوو کە هونەر لەوەدا چییە؟ پەنجە بنێ بە دوگمەیەکا و وێنەیەک بێتە دەرەوە. دیارم بەستیان لە کامێرە بوو. ئەمە هیچ هونەرێکی تێدا نییە دەیان گوت، بەڵکو ئەمە تەنها زانستە. ئەمەش بێکاریگەر نەبوو، بەڵکو فشاری خستە سەر هەندێک لە وێنەگرەکان، فۆتۆگرافەرەکان کە بە زوتنەوەیەکی فۆتۆگرافی هونەری دابمەزرێنن بە ناوی پیکتۆرەلیزم. ئەمان چیان دەکرد؟ پاشەوەی کە وێنەکە پرینت دەکرا، مامەڵەی وێنەکەیان وەکو کەنڤەسێک یا وەکو خامێک دەکرد، ئەمجا دەستکاریان دەکرد. هەندێک جار دەستکاری کامێرەکەشیان دەکرد. بۆ نمونە فۆکەسێکی سۆفتیانەیە بە وێنەکە، یان ڤازەلینیان لە لێنزەکە دەدا. ئەمانە هەموو کارێکی وایە کرد کە وێنەیەکی زۆرتر ڕۆمانسی بگرن، تاوەکو وێنەیە کە فۆکەسێکی باشی هەبێت. بۆ نمونە ئەو وێنەی کە لەسەر مۆنیترەکەی ئێستا زۆر زەحمەتە بزانین کە ئەوە وێنەیەکی کێشراو نییە، بەڵکو وێنەیەکی فۆتۆگرافە. ئەم بزوتنەوەیە کۆمەڵێک کاری هونەری شاکاری دەخشان کە بۆ چوونی من هەندێکیان لە وێنەی کێشراو زۆر جوانترن. دیارە زۆر تەکنیکیان بەکارەهێنا لەوەدا کە چۆن وێنەکان بە وێنەی کێشراو بچن. سەرباری ئەوەی کە دەستکاری کامێرەکەیان دەکرد، دەستکاری وێنەکەشیان دەکرد. بۆ نمونە بە فڵچە و بە قەڵەم پیادەچوونەوە کارێکی وایان دەکرد کە لە وێنەیەکی کێشراو بچێت. خۆ ئەگەر سێرچ بکەن بۆ پیکتۆرەلیزم، زۆر شاکارە دۆزنەوە کە ئەهێنێت سەیریان بکەین. بۆ نمونە لە ڕێی کۆمپۆزیشنەوە زۆر بەهێزن. هەموو ئەو ڕێسایانە بەکاردەهێنن کە هونەری وێنەکێشان پێشتر بەکاری هێنابوو. سا کەمێک باسیەوە دەکەم. فۆتۆگرافی زۆرتر داهێنانێکی زانستی و تەکنۆلۆجی بوو. تێکەڵێک بوو لە فیزیا و لە کیمیا و لە تەکنۆلۆجی.
ڕێسایەک نەبوو کە فۆتۆگرافی پێ بکرێ بە هونەر. دیارە هەموو هونەرێک کۆمەڵێک بنەمای خۆی هەیە کە ئەم بنەمایانە لە مێژووی ئەو هونەرەدا ڕێگی داکوتاوە. زۆر لەم ڕێسایانە پەیوەندیانەیە بە سروشتەوە، بە شێوازی بەرهەمهێنانەوە، بە دەور و پشتەوە. بەڵام فۆتۆگرافی لە پڕێکە هاتوۆتە ناو کایەکەوە و دەشێوێ لافی هونەر لێ بدات. چی بکە باشە؟ دیارە کارێکی زۆر زەحمەت نەبوو کە بزانرێ لە یەکچوونێکی تەواو هەیە لە نێوان فۆتۆگراف و وێنەی کێشراودا، چونکە هەردووشیان هەمان فۆرمات بەکارێنن، هەردووشیان لە پانتاییەکان کە دوو دووری هەیە، دوو دایمێنشنی هەیە. لەبەرەوە زۆر ئاسان بوو بتوانرێ ڕێساکانی وێنەکێشان بخوازرێ بۆ فۆتۆگرافی. ئەمە تا ڕادەیەکی زۆر کاری فۆتۆگرافەرەکانی ئاسان کرد. ئەوەی کە من لێرەدا پێویستە جەختی لێ بکەم ئەوەیە کە بۆ ئەوەی بمانەوێت بین بە فۆتۆگرافەرێکی باڵای هونەرمەند، پێویستە شارەزای ئەو ڕێسایانە ببین کە هونەری پێدەکێشرێت یا هونەری وێنەکێشان لە خۆی گرتووە، کە ئەویش مێژوویەکی دوور و درێژی هەیە. بۆ ئەوەش پێویستە فۆتۆگرافەری باڵا خۆی بخاتە ئەو دەریایی وێنەکێشانەوە بۆی بتوانێت شارەزا بێت لە ڕێساکانی وێنەکێشاندا. دیارە لێرە مەبەستم لەوە نییە کە وێنەگر بێ بە وێنەکێش، نەخێر، بەڵکو مەبەستم لەوەیە کە وێنەگر پێویستە شارەزای وێنەکێشان ببێت، شارەزای وێنەکێشە ناسراوەکان ببێت، تاکو بتوانێت وەکو ئەوان هونەری باڵا بنەخشێنێت. ئەمە لای من زۆر زۆر گرنگە. کەواتە تا ئێستا گەیشتینە دوو دەرەنجام. دەرەنجامێکیان ئەوەیە کە شارەزابوون لە کامێرە و لێنزە، زانینی کون و کەلەبەری کامێرە و لێنز هاوکارمان دەبێ لەوەدا کە پەیامێکی ڕوونتر بگەیەنین. دەرەنجامی دووهەم شارەزابوون لە هونەرەکانی دیکەدا، بە تایبەتیش هونەری وێنەکێشان هاوکارمان دەبێت لەوەدا کە بتوانین کۆمپۆزیشنێکی ئارامبەخشی باڵا بنەخشێنین بۆ ئەوەی کە پەیامێکی ڕوونتر بگەیەنین. جا ئەو پەیامە هەر شتێک بێت، پەیامێکی خۆشەویستی بێ، پەیامێکی سیاسی بێ، پەیامێکی کۆمەڵایەتی بێت، یا پەیامێکی ژینگە دۆست و مرۆڤ دۆست بێت. ئێستا زۆر بە کورتی دەبێ کاری فەلسەفە چی بێت. دیارە فەلسەفە سەرقاڵی یان نیگەرانە لە کێشە گەورەکان، پرسە گەورەکان دەکات. وەک دەڵێن بۆ نمونە بۆچی ئێمە سەرقاڵی هونەر بین؟ ئێمە بۆ لێرەین؟ هونەر چی دەبەخشێ بە مرۆڤایەتی؟ هونەر چی بۆ سروش دەکات؟ ئەم پرسانە هەموو پرسی فەلسەفیە. ئەگە بمانەوێ خۆمان بدۆزینەوە لە ناو هونەرەکە، یا ڕێچکەی خۆمان بدۆزینەوە لە ناو هونەرەکە، پێویستە کەمێک لە فەلسەفا قوڵبینەوە. زۆربەی فەیلسوفەکان جا ئەوانە بن کە لە ڕۆژهەڵات بوون یا ئەوانەی ڕۆژاوا بۆ نمونە لە یۆنانەوە دەست پێ دەکا، هەموو کەم تا زۆرێک باسی هونەریان کردووە. ئایا بۆ چوونیان لەسەر هونەر چی بووە؟ ویستویانە هونەرمەند چی بکات؟ ویستویانە هونەر چی پێشکەشی کۆمەڵ بکات؟ دیارە هونەر ڕۆڵی زۆر گەورەی هەیە لە ئاشتی کۆمەڵایەت یا لە تەبایی کۆمەڵایەت یا لە پاراستنی ژینگە، لە خۆشەویستی یەکترا، لە هەموو ئەم ڕوانە کە کێشەی
ئەمڕۆی مرۆڤن هونەر دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێ فۆتۆگرافیش وەکو بەشێک لە هونەر دەتوانێت بەشدار بێ لەو کارە هونەریە یا لەو پەیامە کۆمەڵایەتی و ژینگەی و سروشتی و تا دواییە. من زۆر سوپاس سێوە ئاکەم تاکو ئێستا لەگەڵ مامانەوە تاکو بەشێکی دی هەر شاد و بەختەوەر بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.